بۆیە خوای گەورە میهرەبان ئەو شەو ڕۆژانەی داناوە بۆ ئەوەی ئینسانی ئیماندار بیری لێ بکاتەوە. يقلب الله الليل والنهار إن في ذلك لعبرة لأولي الأبصار. پەروەردگار کاتێکەوە ئەو شەو ڕۆژە ئاودی و دەکا هەمووی عیبرەتە بۆ کەسی ژیر و هۆشمەند، بۆ کەسی ڕۆشنبیر، بۆ کەسی عاقڵ. ئەو شەو ڕۆژانە هەمووی عیبرەتە بووی. چۆن عیبرەت نابێ بۆی؟ لە کاتێکدا دەزانێت کەوە زەمانەتی پێنیەکەی دەمرێت، بۆیە هەوڵ و کۆششەکانی دەخاتە گەڕ بۆ ئەوەی لەو کاتەیدا کەوا دەمرێت و ڕوحی دەکەژرێت ئینسانێکی شەڕەفمەند بێ، ئینسانێک بێ مەلایکەتانێک لەسەر ڕوویەکی سپی بۆی داببەزن، پێی بڵێن یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعی إلى ربك راضية مرضية. وەرە بگەڕێەوە بۆ لای خوا. ئەو ئینسانەی کەوا نەفسێکی پاک و ئارام و مطمئنت هەبوو بگەڕێەوە بۆ لای خوا بە ڕەزامەندیەوە. چ کاتێک ئەو ڕەزامەندیە بەدەست دەهێنێ؟ کاتێکەوە لەو شەو ڕۆژانەدا عیبادەت دەکا، بەرەو خوا هەنگاو دەنێ و هەروەها پشت لە هەموو ئەو هۆکارانە دەکا کە هیچ سوودێکی پێناگەێنێ لە نەدونیای لە قیامەتیدا. کەواتە براکانم، تەمەنی مرۆڤیش هەر لە نێوان ئەم شەو ڕۆژانەدا، کاتەکانیش هەر لەم نێوانەدا. ڕابردوویە کە ناگەڕێتەوە، داهاتوویە کە نازانی پێی دەگەی، تەمەنیشت لەو نێوانەدا. وریابە ناتوانیت بەدەستی خۆت ڕابردوو بهێنیتەوە، بڵێی فلانە شوێنەم فلانە کارم کە هەڵە بووە چاچی دەکەمەوە، لەو ڕۆژەدا عیبادەتم نەکرد، بەرەو خوا هەنگاوم نەنا، دیسان هەنگاو دەنێم. ناشتوانی بڵێی بۆ بەیانی وا دەکەم، چونکە ئینسان إذا أصبحت فلا تنتظر المساء کە بەیانی کردەوە نابێت چاوەڕوانی ئێوارە بکە، دەبێ هەموو کاتێک ئامادە بێ بۆ مردن، چونکە مردن لە ناکاوە. مردن کە هات ناپرسێت تۆ کار و پرۆژەت ماوە نەماوە، ئامادەی بۆ ڕوحکێشان، ئامادەی بۆ گەڕانەوە، ئەو پرسیارانت لێ ناکە. لە خۆشگوزەرانی دابی ڕوحت دەکێشرێ، لە ناڕەحەتی دابی ڕوحت دەکێشرێ. بۆیە مردن گەورەترین عەدالەتی خوای گەورە و میهرەبان دەردەخە. هەموو مرۆڤەکان تێیدا یەکسانن، هەموو مرۆڤەکان تێیدا بە هاوبەشی بە عەدالەتی دەبێ ئەو مردنە تام بکەن، بیچێشن. بۆ ئینسان لەو شەو ڕۆژانەدا هەوڵ و کۆششێکی زۆر دەخاتە گەڕ. هەوڵ دەدا بەرەو خوا بڕوە، بەرەو قیامەت بڕوە، هەوڵ دەدات پەراوی کردەوەکانی پڕ بێ لە عیبادەت، چکە ڕۆژی قیامەت کار و کردەوەکان هەمووی نیشان دەدرێتەوە. يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا. در روشی قیامەتدا مرۆڤەکان تێگرا هەریەکەیان خۆی و پەراوی کردەوەکانی وەردەگرێتەوە، ئەوەی کەوا لە خێر و خۆشیدا دەیبینێتەوە، هەر کارێکی چاک و عیبادەتێکی ئەنجامدا بێ دەیبینێتەوە و پێی دڵخۆش دەبێ. هەر کارێکی خراپیشی کردبێ تود لو أن بينها وبينه أمدا بعيدا. لو ڕۆژەدا خۆزگەی ئەوە دەخوازێ ئاواتی ئەوەی هەیە کە لە نێوان خۆی و ئەو کردەوە چەپەڵ و ناشیرن و دوور لە خوایانە مەودایەکی زۆر هەبا و مەسافەیەکی زۆر هەبا و نەیبینی بایەوە. بەڵام عەدالەتی خوا وایە فمن يعمل مثقال ذرة خيرا يرى. ئەو کەسەی کەوا بە ئەندازەی گەردیلەیەک خێر بکا دەیبینێتەوە، کە شەڕیش بکە هەر دەیبینێتەوە، خراپەش بکە هەر دەیبینێتەوە. بۆیە هەوڵ دەدات لەو شەو ڕۆژانەدا بەرەو خوا هەنگاو بنێ. سەیری کە براکەم، کاتەکان چەند بە خێرایی دەڕۆن، چەند بە خێرایی مانگ تەواو دەبێ، ساڵ تەواو دەبێ، تەمەنی ئێمەش هەروە دەڕوا. هەر ڕۆژێکەوە لە تەمەنمان دەڕوا بەرەو مردن دەڕۆین، لەو ئەجەلە نزیک دەبینەوە کە خوای گەورە و میهرەبان دەفەرمێ فإذا جاء أجلهم فلا يستأخرون ساعة ولا يستقدمون. کە ئەو ئەجەلەش هات سانیەک بۆ دوا ناکەوێ بەخوا، دەبێ لەو کاتەدا مردن بچێژی، دەبێ بمری، گەڕانەوە نییە. هەرچەند هاوار بکەی آخر ماومە، پرۆژەم ماوە، عیبادەتم نەکردووە، ڕۆژوم نەگرتووە، نوێژی جەماعەتم نەکردووە، ئاگەم لە هەژار نەبووە، بەس ئەو جارە مۆڵەتێک هەبێ ئەو کارانە دەکەم، هیچی نای خوا. ئەجەلەکەت هاتووە، دەبێ بیچێژی، دەبێ تەسلیمی بی. بۆیە ئینسان دەبێ هەوڵ بدا پێش ئەوەی ئەو ئەجەلەی بێت ئینسانێکی شەڕەفمەند بێ، ئینسانێک بێکەوە لە ژیانی دنیایدا هاوسەنجی ڕابگرێ، نە پشت لە دنیای بکە، نە باوەشیش بۆ دنیا بکاتەوە.
ولا تنس نصيبك من الدنيا لدنيا دوا بشي كوا بشي خود بير نچي هول بدا بشي خود پیدا بكي بشي مال من دالت پیدا بكي بشي روشانت پیدا بكي بلام اقال لي والآخرة خير وأبقى آخرة دمينيتو باشترو تشاكترو خيرترا بوي دبي لو نيواندا هاو سنجيرا بقري بزاني دبي آمان جل لدنيا دا تشيه رضا الرب غاية لا تترك اقال لي دبي لدنيا دا آمان جيك كواهد ببريتي بلا رزامن دي خوا دبي أو بدز بهني نابي وازلو بيني كخوا لخود رازي بكي دبي هول بدي خوا لخود رازي بكي